هجری تۆ چەند سەختە دولبەر ماڵەکەم وێرانە بۆت ڕۆژ و شەو غەمباری ڕووتم دیدەکەم غوریانە بۆت عەشقی چاوم بادەیاناڵی دڵم عەینینەیە عەشقی چاوم بادەیاناڵی دڵم عەینینەیە خاک بەسەر بێ کەس لە حەسرەت دیدەکەم گریانە بۆت خاک بەسەر بێ کەس لە حەسرەت دیدەکەم گریانە بۆت هەرچی وتت هەر درۆ بوو هەرچی وتت دەفرەدان بوو ئەی لەو دڵە نەزانەی من چۆن بەدەست سەرگەردان بوو ئەی تۆ نەبووی پێداوەتم ئەگەر مەرێک لێکمان کە چۆن ناو پەیمانات بەبادە خودا چۆن لێ قبوڵ دەکا ئافەرین بۆ ئەو چاوانات ئافەرین بۆ ئەو نیگایە ئەوەی تۆ بەسەرمت هێنا چی ویژدانێ پێی ڕەوایە ئەمن دەنگی خۆمت دەدەمێ لەو حاڵەتەیدا نازانم ئەوانیشە دەیدەن زۆر سپاس کاک مستەفا پێنج بەڵێ هەستێکی چۆنە؟ وەڵایی خۆش باش خۆشە یان باشە؟ هیلاک بووی؟ ئەرۆڵە باشە بۆ قۆناغی داهاتوو دەبێ باشتر خۆدا ئامادە بکەیت چکە پێشبڕکێکە پێشبڕکێکی زۆر بێت.